گۆڕەپانی سەنتەری ڕاوێژکاری عەلی کەمالە لە سلێمانی. نەخۆشەکان بە بڵاوی دانیشتوون، ڕێنمایە تەندروستیەکان بە تەواوەتی جێبەجێ دەکرێت. ئەمەش ئەو وێنەیە کە دەبێت لەمە دووە لە هەموو فەرمانگە خزمەتگوزاریەکانی تردا بگیرێتە بەر. ئێمە وەکو سەنتەری ڕاوێژکاری عەلی کەمال لە فەرمانگەی تەندروستی سلێمانیەوە کە پێمان ڕاگەیەنرا وردە وردە ئیتر ئەبێ دەستکەینەوە بە ژیان باشە. بەڵام ئێمە چیمان کردووە ئمڕۆ دووەم ڕۆژە لە سەنتەرەکەمان مەمنونی هاوڵاتیانی دەستی هاوڵاتیان ماجەکەین کە ئەوەی زۆر پێویستی بە ناو خەستەخانە نەبێ نەیەت. چاوی هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەی خۆم ماچەکەم کە ئەلحەمدولله ڤایرۆزەکە لا ئێمە ئەوە نەبووە، ئەویش بە هەوڵ و ماندووبوونی ئەوان بووە کە ئەوان لە ماڵەوە ماونەتەوە و ڕێنمایە تەندروستیەکانیان جێبەجێ کردووە. بەڵام ئەگەر بێت و ئێمە لەم هەفتەیە دائیرەکان بکرێتەوە، خەستەخانەکان بکرێتەوە، بە وروژم هاوڵاتیان بێنە دەرەوە، بەڕاستی وە بزانین هیچمان نەکردو گەڕێنەوە بۆ خانەی سفر. ئاماژەکانی دەستپێکردنەوەی ژیانی ئاسایی لە شەقامەکان دەرکەوتون. خەڵک دەیانەوێت بە دوای ژیان و گوزەرانی خۆیاندا بڕۆن. پزیشکێکیش دەڵێت دەبێت بۆ لەمە دواش هەر هەمان ئەو ڕێکارە تەندروستیانە جێبەجێ بکەن کە تەندروستی بۆ پاراستنی هاوڵاتیان لە ماوەی ڕابردوودا بڵاوی کردوێتەوە و نابێ لەمڕۆوە خەمساردانە مامەڵە بکرێت. ئینشاءڵڵا ئەم مۆزوع وردە وردە وا دیارە بەرەوە چێ شتەکان وردە وردە یارمەتی خەڵک بگرێ و ژیان بەرەو ئاسایی بوونەوە بڕوا. بەس ئەمە ئەوە ناگەیەنێ کە ئەم دۆخە لە 100% کۆنتترۆل کراوە و مەترسی نییە. جا بۆیە پێویستە هاوڵاتیان یعنی احتیاطات و ئاگاداری خۆیان هەر بکەن. ئەو شتانی کە لە مودەی ڕابردووە کردویانە زۆر 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 ضرورە کە بەردەوام بن، خاصەتەن نزیبوونەوە لە یەکتر، قەرەباڵغی و کاتشتە شوێنی شتکڕینوانە ئاگاداری خۆیان بن، دەستکێش و کەمامە بەکاربێنن. هەموو هۆشداریەکانی ڕابردوو بۆ ئەوە بووە کە مرۆڤایەتی لەم ڤایرۆسە بپارێزرێ. بۆ لەمە دواش دەبێ هەر هەمان شێوازە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکرێت. ژیان لە ئێستا و لە دوای کۆتایی هاتنی ڤایرۆسی کۆرۆناش جیاواز دەبێت لەو ژیانەی کە لە پێش پەیدابوونی ئەم ڤایرۆسا مرۆڤایەتی بەخۆیەوە بینیوە، چونکە تا ئەو کاتەی گرنگی 100% لەلایەن پسپۆڕانی پزیشکیەوە دەدرێتە مرۆڤایەتی کە ئیتر کۆتایی بە ڤایرۆسی کۆرۆنا هاتووە، مرۆڤایەتی پێویستی بە سێش دەبێت: یەکیان ماسک، دووەمیان دەستکێش، سێمیان بەردەوامیدان بە هەنگاوەکانی خۆپارێزی. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.